هۆشیاری و کۆمەڵگە. هۆشیاری پێدراوێکی زێهنی فرەڕەهەندی کۆمەڵایەتیە. بەو مانایی شتێک هەیە ناوی هۆشیاری ئینسانە و توانای گەشەکردنی هەیە. هۆش کە سەرچاوەیەکی درک و پاشان تێگەشتنی ئینسانە بۆ کۆی ئەو شتانی لە دەروبەریدان و مامەڵەیان لەگەڵاکات، توانای گەشەکردن و نەشونمایی هەیە. واتە هۆش شتێکی کۆنکرێتی و وەستاو نییە. بەو مانایی لە ساتەوەختی لەدایک بوونمانەوە تاوەکو کاتی مردنمان هۆشمان بە شێوەیە قەتماغی کردبێت و ئیدی وەخۆی بمێنێتەوە. بە پێچەوانەوە مرۆڤ لە بابەتی هۆشدا چانسشی گەورەی هەیە. جیاواز لە هەموو مەخلوقەکانی دیکە هۆشی توانای گۆڕان و بازدانێکی گەورەی هەیە. بەڵێ هوشیاری واتە ئاگابوونی ئینسان لە دەوروبەرەکەی و لە کۆمەڵگاکەی بەگە بە چەند کەلیمەیەک بمانە تاریفیکەین، بەڵام هوشیاری خۆشی دابەشە بێ بە چەند بەشی جیاوازەوە. هوشیاری کۆمەڵایەتی، هوشیاری سیاسی، هوشیاری ئابووری و هوشیاری لەسەر سایکۆلۆژیانی ئەمە هەمووی کردا بەشی بکەین. لە هوشیاری گشتەکەوەکو باسم کردەوەی کە ئینسان تاک ئاگاداری دەوروبەری خۆیەتی، جام دەوروبەرە کۆمەڵگاکەیەتی یاخود کەونە یاخود جیهانە یونیڤەرسە ئەکرێ هەر کام لەم هوشیاریانە ئینسانەکان تیا قوڵتر ببنەوە. بۆ نمونە لە هوشیاری ئابووریە ئینسان نەزانێتەوە داهاتی خۆی چەنە، هی کۆمەڵگاکەی چەنە، داهاتی تاک لە کۆمەڵگاکە چەندی بەرەکەوێت لە داهاتی گشتی و کۆمەڵگاکە بە شێوەیەکی گشتی لەسەر چ سیستمێکی ئابووری بەڕێگادا ڕوا. ئێستا لە کوردستان ئێمە بۆ نمونە قەیرانێکی ئابووری هەیە، کەسێک کە هوشیارێکی ئابووری هەیە لەمانە تێئەگاوە ئەزانێ چارەسەرەکانیش چییە. کەسێک کە هوشیاری سیاسی هەیە بیر لەو مەسەلانە ئەکاتەوە کە پەیوەندیان هەیە بە دەسەڵاتی سیاسیەوەیە. دەسەڵاتی وڵاتەکەی چۆنیە، چێ بەڕێوەی ئەبا، ئەم دەسەڵاتە چۆن ئەگۆڕێ، کاتەکانی گۆڕینی چۆنە، هێزەکانی کاریگەرن لە دەسەڵاتی سیاسیە چین و هێزەکانی کە دەتوان ببنە لەمپەر بۆ پێشکەوتنی وڵات یاخود پێشکەوتی دیموکراسی چییە. بە شێوەیەکی گشتی ئێستا قسە لەوە ئەکرێت کە هوشیاری سیاسی واتە هوشیاری دیموکراسی، چونکە دیموکراسی بە شێوەیەکی زۆر قوڵ و بەربڵاو لە جیهان بڵاو بۆتەوە و وڵاتەکانی جیهان زۆربان لەسەرم سیستەمە ئەڕۆن. هوشیاری کۆمەڵایەتی ئەکرێ ئینسانەکان سەبارەت بە ڕۆڵ و دەوری هێزە کۆمەڵایەتیەکان ئاگادار بن و سەبارەت بە ڕۆڵی تاک لە ئەم پرۆسە کۆمەڵایەتیە هوشیاران هەبێت و بزان چۆنی بەڕێوە ئەچێ. بێگومان هوشیاری وەکو چەمکێکی کە پەیوەندی بەباری کۆمەڵایەتی و کۆمەڵناسیەوە هەیە، وەکو هەر چەمکێکی ئەم بوارە پتر لە تاریفێک هەڵگرێ، پتر لە پێناسەیەک هەڵدەگرێ. بەدیتنی من ئەوەی خوێندمەتەوە هوشیاری بێتێ لەو ڕامانەی کە مرۆڤێک لەسەر مرۆڤیان مرۆڤەکان لەسەر دەوروبەری خۆیان و لەسەر ژیان و گەردوون هەیەە. جاران ئەم هوشیاریە لە ڕێگای ڕامان و بیرکردنەوە و بینینی شخصی ئەزمونونەکانەوە بەدی دەهات، لەگەڵ گەشەکردنی ژیانی مرۆڤایەتی و کۆمەڵ و دروستبوونی شارستانەتەکان کۆمەڵێک فاکتەر ڕوهاندی تر هاتنە پێشەوە بۆ ئەم مەسەلەی هوشیاریە کە ئەویش تەنیا هەموو ئینسانێک لە جارێکی دیکە لە سفرەوە دەست پێ ناکە بۆ پەیداکردنی هوشیاریەک لەسەر دیاردەکانی دەوروبەری خۆی و لەسەر ژیانی خۆی لەسەر ژیانی کۆمەڵایەتی، بەڵکو لە چەندین ئاست ئەزمموی لە پێشدایە کە ڕێگاکانی پەیداکردنی هوشیاری بۆ کورتەکاتەوە. مەسەرەن ئەزمموی پێشینەکانی خۆی، ئەوی کە لە ڕێگای نووسین بەتایبەتی لەگەڵ نووسین پەیدابوونە، ئەوی کە لە ڕێگای هەڵکۆڵینی سەر ئەشکەوت و دار و دیوارەکانی کە وەکو پاشماوە بۆی ماوەتەوە، و ئەویشی کە لە بڵێن بۆی کە لە پێشینانەوەیە، وەروە ئەوەی کە لە دەوروبەری خۆیەتی. مەسەرەن زۆر جار ئینسان هاوچەرخ لە تجربە و ئەزمون لە هاوچەرخەکانی خۆی وەردەکرێت، لە کۆمەڵەکانی تەنیشتی خۆی لە دەوروبەری لە برادر و دراوسەکانی و تێکەڵێکا بە ئەزمموی هوشیارانەی خۆی. بۆیە لە نەتیجە ئەمەیە مرۆڤ زۆر جار لە ئینسان لە نەتیجەی ئەو ئەزمموی کە وەری دەگرێت لە پێشینەکانی خۆی لە دەوروبەرەکەی خۆی وهی خۆشی تجربەی ژیانی خۆی هوشیارێک پەیدا دەکات لەسەر ئەم دیاردانە و پەرچەکەدار دەنوێنێت لە بەرامبەریا. بۆیە مرۆڤی هوشیار ئەو مرۆڤانن کە ئەم هوشیاری خۆیان کە لە بوارە جێجەکانی ژیانە بەدەستی دیان ئەخەنە خزمەت
خۆیان و کۆمەڵەکەی خۆیانەوە بۆ ئەوەی ئەو کەم کوڕیانەی کە هەن لە ژیانە لە کۆمەڵگەکەی خۆیان لە ژیانی خۆشیە کورت کرێتەوە کەم بکرێتەوە بۆیە مرۆڤی شا دەتوانێت ئەم مرۆڤەیەکە لە ئەزمونەکانی خۆی و دەوروبەری و پێشینەکانی خۆیەوە ڕێگاکانی دۆزینەوەی چارەسە بۆ کێشەکان کورت دەکاتەوە ئاسانی دەکاتەوە. قسەکردن لە چەمکی هۆشیاری قسەکردنە لە چەمکێکی مرکزی وەک قسەکردنە لە چەمکی عەدالەت وەک قسەکردنە لە هەندێک چەمکی تر کە لە ڕووی ڕۆشنبیری و فکریەوە پێیانوترێت چەمکێکی مرکزی. هۆشیاری یاخود واعی دەرەنجام ئینتاجی عەقڵە واتە ناتوانیت بڵێ دڵێکی هۆشیاری هەیە ینی تەواو نییە ئەو قسەیە چاوێکی هۆشیاریە نەخێر عەقڵێکی هۆشیاری هەیە واتە هۆشیاری صیفەتی عەقڵە کاری عەقڵە و دەرەنجامی عەقڵە بۆیە هەر کات باز لە هۆشیاریەکەی ئێمە سەرۆکاریمان لەگەڵ عەقڵا هەیە. لێرەشە هێندەی کە نەچینە بەعودە ئەکادیمیەکەیەوە هێندەی کە لە ئاستی عەقڵی گشتی قسە لەسەر ئەم چەمکە بکەین دوو جۆر هۆشیاریمان هەیە دوو جۆر وەعیمان هەیە. وەعیەکمان هەیە کە وەعی ڕاستەقینەیە وەعیەکمان هەیە وەعی زائیفە واتە ئەوەی کە ساختە بە کوردەکەی بێتە ساختە وەعی زائیف ساختە هەردووکیشی هەر ئینتاجی عەقڵە بەڵام بۆ ئەوەی تێبگەین و لەوێەوە ئێمە خوێندنەوەمان هەبێ بۆی پێویستە ئەو جیاکاریە بکەین عەقڵ دوو جۆر وەعیمان بۆ ئینتاجەکە وەعیەکیان وەعی ڕاستەقینەیە وەعیەکیان وەعی زائیفە. ئەگەر بە نمونە بگەینەوە دەستگاکانی ڕاگەیاندن لەگەڵ حورمەتمان وەجە ناتان کە دەستگایەکی ڕاگەیاندنن زۆر جار عاملی و هۆکارێکی بەرهەمهێنانی وەعی زائیفن هۆشیاری ساختن واتە خەریکی چاوبەستکردنی کۆمەڵگان. بۆیە زۆر جار ئەوانەی کە لە بواری کاری ڕاگەیاندنە کارەکەن بۆ ئەوەی هاوڵاتی بگاتە هەواڵێکی ڕاست زۆر جار تەوسی هاوڵاتیەکەن کە گوێ لە کەناڵە جیاوازەکان بگرێ لەبارەی یەک هەواڵەوە بۆ ئەوەی هیچ نەبێ بەگشتی سوڕەیەکی ڕاستی بۆ دروست بێت چونکە لە پشت ئەو دەستگا ڕاگەیاندنەوە کار هەیە بۆ ئەوەی وەعی دروستکە بەڵام وەعیەکی ساختە. کەناڵی دووهەم کە جارێکی تر ئەکرێت وەعی دروست بکە بریتە لە ئاین یاخود بریتە لە پیاوانی ئاینی لەگەڵ حورمەتی زۆرم بۆ باز لە ئاینەکەین بەعام لە گشتی چونکە بە حکمەوەی ئاین خۆی وزە و تاقەیەکی گەورە زیاد دەتوانم بڵێم لە کایەکانی تر ئەداتە زۆرینەی تاکەکانی نێو کۆمەڵگا لەوێەوە ئەکرێ بکرێتە کەناڵێک بۆ ئەوەی وەعیەکی زائیف هۆشیارێکی ساختە دروست کرێ و دەرەنجام ببێتە لەمپەرێک لە بەردەمەوەی کە تاک یاخود هاوڵاتیەکی هۆشیار دروست ببێ. قسەکردن لەسەر چەمکی هۆشیاری قسەکردن لەسەر چەمکی وەعی بابەتێکە کای فەلسەفە گرنگی پێداوە خودی ئاین لە بنەڕەتە بۆ ئەوەیە کە مرۆڤ لە مرۆڤێکی ناواعیەوە کە پەرستشەکات بۆ بابڵین شتێکی غێری خوا بیکاتە کائینێکی واعی واتە مشکیلەکە لەو شتانیە کە دەپەرسترێ مشکیلەکە لە خودی مرۆڤەکەیە کە هەڵگری وەعی هۆشیاری نییە چه فەلسەفە چه ئاین و چه سەرجەمکایەکانی تر کاری بنەڕەتی و ئەساسیان بەلایانی کەمەوە ئیدعایەوەکەن کە هۆشیاری بۆ تاک بۆ مرۆڤ دروستکەن و لە هەمان کاتە ئەکرێ هەر ئەمانە خۆیان ببنەوە بە عاملێک کە ناهۆشیاری دروستکەن بۆ تاک. بەڵێ هۆشیاری کۆی هەڵس و کەوت و دید و تێڕوانین و زیندە چالاکیەکانی مرۆڤ لە چوارچەوەی کۆمەڵگە و لە چوارچەوەی سروشت و ژینگەدا پێوترێ هۆشیاری. دیارە هۆشیاری بۆ خۆی بەرەنجامی عەقڵە و عەقڵیش بەرەنجامی تەفاعولاتی مادیە. بۆیە ئەتوانین بڵێن وشیاری ڕەنگە ئەمە تێڕوانینی هەندێک لە بیرمەندان بێ بەرەنجامی مادێ مارکسیەکان بەم شێوەیە ینی
ئەڕوانەوە هۆشیارییان شرۆڤەی هۆشیاریەکەن. هۆشیاری بە پێی قۆناغەکانی تاریخ گۆڕانکاری بەسەرا هاتوو. بۆ نمونە ینی بیرمەندی گەورەی یۆنانی ئەرستۆ کاتێ باسی ژینگەی جوگرافیە کات ئەیبەستێتەوە بە پێشکەوتنی وشیاریەوە، هەتا ئەو پێشکەوتنە شارستانیەی کە لە یۆنانی کۆنا هەبواڵێ بەرەنجامی ژینگەی جوگرافی یۆنانە لە بەرەوەی مووقعی ستراتیژی و جوگرافی یۆنان وای کردووە کە تاچی یۆنانیان کۆمەڵگەی یۆنانی لە ڕووی هۆشیاریەوە زۆر بچێتە پێشەوە با بڵێن تەبەنی ئەو مۆدرنەیە بکە کە لە یۆنانی کۆنا هەبووە. ڕەنگە بۆ نابۆر دیسان هەمان دید و تەسەوری هەیە کە ژینگەی جوگرافی کاریگەری جددی لەسەر هۆشیاری تاگ و لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەیە. بۆ ئارناردیش دیسان هەمان دیدیەیە، هەتا ئەو جای ئەکاتەوە ئەڵێ دانیشتوانی منتیقە ساردەکانی جیهان لە ڕووی هۆشیاریەوە لە پێشترن لە منتیقە گەرمەکان. بۆیە ئەگەر ینی ئەمەی پێشەوە وتمان پێناسەیەکی هۆشیاری بێ ئەو چەمکانی کە باسمان کرد کارتێکراوەکانی سەر هۆشیارین و بەڕەخمی ئەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش دیسان ئەگەر هۆشیاری بڕیار لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان با بەدیویەکە بەدیوی دووەمە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کە زادەی پەیوەندی ئینتاجی کۆمەلگان دیسان بڕیار لەسەر ئاستی ژیاری و ئاستی هۆشیاری تاچی کۆمەلگادە. ئەڵبەت هۆشیاری یەکێکە لە پێدراوە گرنگەکانی مرۆڤ بۆ مانایی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر خوڕەوشت و ڕەفتاریە بێت، کەواتە لە حەزەی بەرکەوتنی هۆشیاریمان بە دەوروبەر و ئاشنابوونی بە کۆمەڵێک پێدراوی زانستی ڕاستەوخۆ ڕنگدانەوەی لەسەر خوڕەوشتمانە بێت. بەمانایکی دیکە هۆشیاری پێدراوێکی تیۆری ڕوود نییە لە زیهنماندا هەڵی بگرین، بەڵکو بە شێوەیەکی ئۆتۆماتیکی کاریگەری لەسەر جوڵە و ڕەوشتمانە بێت. بەم جۆرەش ئەگەر هۆشیاری سەرەتا پێدراوێکی معنەوی بێت و پانتاییەک لە هەزرماندا داگیر بکات، ئەوە باشتر هێدی ڕنگدانەوەی لەسەر زمان و کردەوەکانمان ئەبێت. بەمەش توانیمانە هۆشیاری بکەین بە هێزی گۆڕانکاری و پەڕینەوە لە قۆناغێکی دیاریکراوە بۆ قۆناغێکی دیکە. ئەزانی وشەی فریادڕەس لەو مەجالەدا من نازانم سیاقی چۆنە، بەڵام ئینسانی هوشیار هەمیشە ئەهلی موقفە، ئەهلی هەڵوێستە گرێ و بەرامبەر زوڵم و نەحەقیەکان ئەوەستێتەوە، ناتوانێت بێ دەنگ بێ. ئەمە بێتە فریادڕەسێک بۆ خۆی و بۆ کۆمەلگاکەشی. من نمونەیەکی بچوو گەهێنمەوە، ئەگەر بۆ نمونە لە کۆمەلگای لەندەن بەریتانیا پیرێژنێکی 80 ساڵە بچێتە ناو مارکێتێکی سەوزە میوەفرۆشتنەوە، ئەو میوە سەوزەی حەزی لێ دەست نەکەوێ ئەیکاتە شاتە شات، ئەیکاتە قیژە قیژ، ئەڵێ ئەم مارکێتە ئەم سۆفە مارکێتە کاتی خۆی مشتم لێ کڕی، ئێستا ئێوە کەنیتانە ئەو حەقی من نەخۆن، چونکە من ناتوانم ڕۆم شوێنێکی دوورتر بیکڕم. یعنی ئەمە وای کردووە کە هوشیاری ئەم ئینسانە بە مافەکانی خۆی ئەوە قبول نەکە کە دوکانەکە شتەکەی تیانە بێت. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە کۆمەلگا و تاکەکانی کۆمەلگا گەیشتونەتە ئاستێک لە هوشیاری کە ئیتر قبول ناکەن لە لایەنەکانی ترەوانەی کە زۆر لە حکومڕانە بەدەستە حکومڕانی جا ئابووری یاخۆ سیاسیە مافیان بخوا. لە هەم کۆمەلگا ئەوروپیا بۆ نمونە کەسێک کە حاکمە وەزیرە یاخود سەرگۆزیرانە لە ماوەی خۆی تێپەڕێ قبول ناکەن لی هەر برادەکانی خۆی یەن بگژیاوە لە ئەو بۆ سیستەمەی کە قانون دایناوە ڕێگای پێگرن. بە شێوەیەکی گشتی ینی هوشیاری لەسەر هەر کەم لەو پرۆسی سیاست بە یاخود ئابووری بە یاخود کۆمەڵاتی بێ ئینسانەکە کاتە ئەهلی ڕاوەستان و تەحەدا، چونکە هوشیارەکە پێڵەکە بێ وا بکە. چۆن خەڵکی دینی بۆ نمونە هوشیارێکی دینیان هەیە لەسەر مەسەرەکانی خۆیان ئەوەستنەوە و ئامادە نین سازشی لەسەر بکەن، کەسێک هوشیاری سیاسی یاخود ئابووری یاخود کۆمەڵاتی یاخود سایکۆلۆژیشی ئەمانەش بە هەمان شێوە توانن لە کاتی پێویستە بێنە دەنگ، چونکە ئینسانێکی کە هوشیاری نییە یاخود عەقڵی باش بەکار نەهێناوە ناتوانێت بێتە دەنگ، چونکە لەسەر چی بێتە دەنگ؟ هوشیاری نییە تا بێتە دەنگ. بۆیە یەکێک لە ئەندێشمەندەکان باس لەوە کاکاڵێ ئینسانی هەوشیار وەکو مێگەلێک وایە، کەسێ وەکو بوونەوەرێک لەناو مێگەلێکە کە ئەڕاتوێت و هیچ جیاوازێکی لەگەڵ گیاندارەکانی تران نییە. لە ئەساسە ئەوە ئینسان ئەساسی وجودی ئینسان هوشیارەکەیەتی و ئەم هوشیارش کاچێتە ئاستێکی باڵاوە یاخود ئاستێکی پێویستەوە ئەو کەسا بێتە کەسێکی چالاک و فعال لە کۆمەلگاکەشیە بێگومان.
ببڕای من ئێمە هوشاری سیاسیمان باش نییە باخاتی هوشارەکانی تر ینی خەڵک وەسی باشە ینی خەڵک ئێستا ئەم بەهۆی ئینتەرنێت و سیستمی ئەلکترۆنی جیهانیەوە بەڕاستی ئێستا هوشاری ئینسانەکان زۆر زیادی کردووە یعنی هەر کەسێک خۆی یەک خوێندنگا لە بەردەسیاتی یەک قوتابخانەی گەورە لە بەردەسیاتی ئەتوانێت پەیوەندی بکە بە هەر شوێنێکی دنیاوە لەم سەرتا ئەو سەری ئەتوانێت خۆی فێرکە ئەتوانێت ئاگادار بێ ڕێگریەکی وان نییە بۆ هوشیاربوون لەباری ئابووری لەباری کۆمەڵایەتی لە هەموو بوارەکانیت لە بواری زانستی لە هەر بوار لە بوارەکانە لە وڵاتە ڕێگری نییە چونکە ئەوە تەکنیکە ڕێگری هەیە بۆ هوشاری سیاسی لە وڵاتە چونکە تەبەقەیەک گروپێک تاقمێک پیان باش نییە کە خەڵکەکە لەباری سیاسی وشار بنەوە ڕاستیەکان ناڵێن درۆ لەگە خەڵکاکەن ڕاستەکان ئەشارنەوە زانیاریەکانی کە پەیوەندی بە حکوومەتەوە ئیشارنەوە ئەمانە وای کردو کە هوشیاری سیاسی لە وڵاتەدا پێویست بێ بۆ تاکەکان و هەر نەبوونی ئەم هوشاری سیاسی خۆت کەمبوونی ئەم هوشاری سیاسی وای کردو کە دۆخی وڵاتی ئێمە بەم شێوە بڕوە چونکە ئەگەر هوشاری سیاسی زیاد بێ تاکەکانی کۆمەلگا موقفەگرن هەڵوێست دەگرن بەرامبەر بە دەسەڵاتدارەکانی خۆیان بە گوێرەی بوارەکان ینی مەسەڵەن ئێمە دەمانی مەسەڵەن هوشاری لە بواری سیاسیە ینی گرفتێکمان هەیە یان گرفتەکەمان قسەکردن لەسەر بواری سیاست بۆ نمونە تەماشاکەی ینی هوشیاری کە هوشیاری سیاسی کە ئینسان و کۆمەلگەکان هەیەە ڕۆلی زۆر ینی زۆری دەوری گەڕی لەوەدا کە پێوەری بابلین هوشیاری تاشێک یان کۆمەلگەیەک یان چینێک لە چینەکان یان دەستەبژێرێکی حکومڕان بدۆزینەوە و هەندێک جار لە بواری مەسەن هوشیاری ڕەنگە لە بواری ژیانی تەجروبەی ژیان هەبێت واتە ژیانی کۆمەڵایەتی چۆنەتی پێکێنانی خێزان چۆنەتی گەشەکردنی کۆمەلگا هەندێک جار هوشیاریەکە لە بواری مەسەن ئابووریە هەندێک جار هوشیارێکە لە بواری ئاینیە و عادەتەن بە مرۆڤی هوشیار بەو کەسە دەوتن کە هەر ینی مرۆڤی هوشیار ئەو تعریفی بەسەرا جێبەجێ ئەمڕۆ بەسەر ڕۆناکبیرا جێبەجێ دەبێت کە لە هەر بوای لە بوارەکانی ژیانە جۆرێک لە جۆرەکانی هوشیاری هەیە و دەتوانێت بەراورد بکە یعنی مەسەرەن بەراوردەکە چیە لێرە بۆ نمونە ئەگەر سەیری دیاردەیەکی مەسەرەن بۆ ینی مەسەر ڕۆژکەی هەڵدێ و ڕۆژکەی ئاوا دەبێ ئەمە ئینسان لە نتیجەی تەجروبە و لە نتیجەی خوێندنەوەکانی خۆی و دیتنی ینی ژیان و ڕامەر لە سروشت ئەزانێ مەسەرەن بۆ نمونە سەعات ئەوەندا خۆر هەڵدێ لەبەرەوە مەسەرەن هەندێک کار و چالاکیە لەو کاتانە دەیکا ڕەنگە لە کاتێشکردنیکە هیچ مرۆڤێکی هوشیار نیە بۆ منە لەگەر لە لوتکەی گەرمایە بۆ منە هەندێک چالاکی بنوێنێت کە چوونە دەرەوەی تێدایە مەسەرەن یعنی هەندێک هیچ زەحمەتە مرۆڤ لەناو مەسەن لەناو دەریادا خان و دروست بکە مەسەن مرۆڤ لە وشکانیە خان دروست دەکات ئەو تەجاربانە دەبنە هوشیارێک لای مرۆڤ کەوا دەکات ینی هەندێک کەس هوشیارێکیان هەیە هەندێک کە سەبارەت بە نەدیتنی ئەو تەجربێ و لە سەبارەت بە نەخوێندنەوەیان وە سەبارەت بە ینی پەیدانەکردنی زانێ لەسەر بابەتێک دەکەونە کەمە کوڕێەوە بێگومان لە وشیاری شەوەکو هەر بابەتێکی دیکەی ژیان هەندێک جار بەهرەی خۆیش دەورەژێڕێت لە مەسەلەی مەسەن خۆی گەورە مەسە بەهرەتە بارەیەدا بە مرۆڤێک کە ڕەنگە جای کاتە لە مرۆڤێکی تر کە بەهرەی زوو تێگەشتن لە مەسەلەکان و ڕەنگە بەهرەی زوو لەگدانەوەی دیاردەکان بێت بەڵام بە نەتیجە بەشی زۆری دیاردەکانی هوشیاری کە فێربوون لە تەجاربەکانی ژیان مکتەسە بەواتە ئینسان خۆی بەدەستی دێنێت کۆمەلگەی هوشیار بەرەنجامی تەجاربەکانی خۆیەتی و بەرەنجامی خوێندنەوەیەتی بۆ تەجاربەکانی دەوروبەری علاقەیەکی جەدەلی هەیە لە نێوان هوشیاری کۆمەلگەکان و هەروە ئەو ئەسە لە گەشەکردنی کۆمەلگەکە کە پێگەیشتەوە مەسەن بۆ نەگەر کۆمەلگەیەک هوشیار بێ دەتوانێت ئاسێکی گەشەکردو لە ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و لە سیستەمی حکومڕانیکردن و لە سیستەمی ڕێخستنی ژیان و حتا هوشیاری ئاینی کە مەسەلەیەکی ڕۆحیشە لە کۆمەلگەیەکی هوشیارە باشتر بەرهەمی دەبێ و دەست ینی باشتر بەرهەمەدا بەدەسەوە و لە هەمان کاتە لە کۆمەلگەیەکە کە گەشەکردوو بێ بەرهەمی ئەم کۆمەلگە گەشەکردووە هوشیارێکی باشترە لە هەموو ئاستانی کە باسمان کرد ینی علاقەکە جەدەلیە و دیسانەوە دەیڵێن بەرهەمێکی گەشەکردو کە ئەتوانێت هوشیارێکی گەشەکردو دروست بکە ئەو هوشیارێک گەشەکردو دەتوانێت ئاستی کۆمەلگەکە ینی زیاتر بەرێتە پێشەوە بەم شێوەیە ینی کۆمەلگەیەکی دواکەوتوو کۆمەلگەیەکی با بڵێن ئەزمموی نییە سەرەتایە دروست بووە لەسەر ینی لەینەت احتکاکی لەگەڵ ئەزمونەکانی دەرەوبەری خۆی نییە ئەم کۆمەلگەیە مەسەر ناتوانێت هوشیارێکی باش ڕەنگە هوشیارێک بەرهەم بێنێن بە قەدەر ینی بە قەدەر زەمینی و ژیانی خۆی بەڵام لەگەڵ تێکەڵبوونی شارستانەتەکانە و گەورەبوونی ینی ژیان مەسەرەن سێرەکەی هەندێک کۆمەلگا مەسەرەن
جاران دەیتوانی ینی چۆڵی خودت کەفایی هەبێ یان بەشی خۆی هەبێ لە هوشیاری و کە خزمەتی کۆمەڵکی خۆیکە بەڵام لەبەر ئێستا تێکەڵ بووە لەگەڵ کۆمەڵگەکانی دیکەدا ینی وەکو جاران نەما جاران مەسەن بۆ نتوە لە لادەیەکە ئاستی وشیاری کۆمەڵایەتی و ئاستی وشیاری خەڵکەکە بەقەدەر پێداویستەکانی گوندەکە بوو بەڵام کە گوند کارەبای بۆ دەڕوا و جادەی بۆ دەڕوا تێکەڵبوونەکەی فەیسبووکی پێدەگا وەکو هیرە ئەم ژیانە ئەم بەراوردکاری ئەو سیستەمە و مەنزومە ژیانە تێک دەدات و ئەبینی ئەو ئاسە لە وشاری کە جاران بەشی پێداویستەکانی کۆمەڵگەکەی دەکرد مەسەرەن لە قۆناغێکی داهاتە بەشیان ناکە بێگومان چەمکی وشاری وەکوتمان صیفەتە ئاوەڵناوی عەقڵە ئەکرێ ئێمە لێرە بە پێی ئەو کانەی کە باسی تاکەین بۆ هۆشیاری بڵێن هۆشیاری سیاسی بڵێن هۆشیاری ئاینی بڵێن هۆشیاری هەموو بوارەکان ئەگرێتەوە وەکو باسی ڕاگەاندنمان کرد باسی ئاینمان کرد مەسەڵەن بۆ نمونە لە کایی فەلسەفە کۆی مێژووی ئەوروپا ئەگەر لەسەر بنەمای ئەم چەمکەی کە جەنابەتە لەم بەرنامەیە باسی بکەی کە بریتێ لە هۆشیاری سێ قۆناغی گرنگ و گەورە بەخۆیەوە ئەبینێ قۆناغی ڕێنیسانس ینی قۆناغەکانی ڕێنیسانس کە دەست پێکا لە مێژووی ئەوروپا لە سەدەی 12 و 13 بەدواوە هەتاوەکو قۆناغی دووەم کە پێوترێ قۆناغی عەقڵانیەت کە لای دیکارت و کانتە لە 1600 و لە 1600 دواتر کە شۆڕشی فەڕەنسایە ئەمانە هەموو شۆڕشی وعین شۆڕشی هۆشیارین شۆڕشێکن کە ئامانجی ئاراستەی هۆشیارکردنەوەی تاکی ئەوروپیە هۆشیارکردنەوەی تاک ئاینی ئیسلام وەک مێژووی ئەم ناوچەیە کە دیارەکە باز لە مێژووی ئەم ناوچەیەکەین لابوت ینی باز لە مێژووی ئیسلامەکرێ ئاینی ئیسلام خۆی بۆچی دێ بۆ دروستکردنی وعی بوون لە نێو کۆمەڵگا باشە بەڵام دواتر جارێکی تر تەسەور کە ینی جارێکی تر دەکرێت هەر ئاین خۆی بکرێتەوە بە هۆکاری ستەمکاری بۆیە ئەو ئاینەی کە کۆمەڵگایەکی ناهۆشیاری کاملەن کە ناویە برێ بە سەردەمی پێش ئیسلام نادێ بەس عەسری جاهیلی بە جەهل ناو دەبرێ ئەکاتە کۆمەڵگایەکی هۆشیار نەک بە مەعنا کەی تێگەیشتنمان ئێستا لە ئاینە فقهیەکەی ئێستا تەسەور دروستەکە بۆ تاکی عەرەبی مسلمانی ئەو کاتە بەگشتی تەسەور بۆ کەون تەسەور بۆ ئینسان تەسەور بۆ وجود باشە ئینسانێک کە لە نێو بوقعەیەکی بچووکاژی ڕەب الناس ئیلاه الناس مەلیک الناس ئەیکاتە ئینسانێک کە بیر لە ناس بکاتەوە لە مەوجودێکی بچووکەوەی کاتە مەوجودێکی گردردونی واچە چی لێکە وعی بۆ دروستەکە هۆشیاری بۆ دروستەکە بەڵام دواتر لەلایەن هێزێکی ستەمکارەوە هێزانێکی ستەمکارەوە کە مەساڵحی جیاجیایی هەیە جارێکی تر ئاین ئەکرێتەوە بە عاملی ئیستبداد و خوازیاری کۆمەڵگایەکی ناهۆشیارە لە هەمان کاتە سێرەکەی حرەکاتی جیاجیا سەر هەڵدا مەسەلەن معتەزیلە ئیخوانە سەفا لە مێژووی ئیسلامیە ئەمانە واز لەوە بێنە هەندێک دەرهاویشتەی تریانە قسەی لەسەر بکەین کە وەختی ئەوە نییە بەڵام لە خودی خۆیان ئامانجی یەکەمیان دروستکردنی هۆشیاری بووە لە نێو کۆمەلگای ئیسلامیە کە ئەو کاتە دەرەنجامی نەبوونی هۆشیاری هێزێکی استبدادی ستەمکار هاتوتە ناوەوە کە بە ناوی خوا و بە ناوی دینەوە حکمی کردووە دواتریش طبعا لە سەدەی پێنجەم بەدواوە هەر لە ناو تاریخی ئیسلامیە حرەکاتی تری عیرفانی دروستە بێ کە ئامانجی هۆشیارکردنەوەی دینە بەڵام بە نەمەت و بە مۆدێلە عیرفانیەکەی کە هۆشیارکردنەوەی دڵە باشە هەموو ئەمانە چ ئەوەی کە لە تاریخی ئەوروپا باسمان کرد وە چ ئەوەی کە لە مێژووی ئیسلامیا باسمان کرد ئامانجە یەکەمەکەی بریتە لە دروستکردنی وعی بۆ لەبەرەوەی دەرەنجامی نەبوونی وعی لە تاکی کۆمەڵگای ئیسلامی و کاتا حکمێکی استبدادی هەیە لەوێوە ئەگەر ئامانجی بەرنامەکەی جەنابێت و ئامانجی باسکردن لەم چەمکە قسەکردن مێ لەسەر ئێستای کۆمەڵگا ئەبێ بڵین وعی چەندە حزوری هەیە لە کای سیاسیە بەداخەوە کاری من ئامادەمەم نیقاشە لەگەڵ هەر بەڕێزێکی تری تابع حزبێکی سیاسیا بکەم حزبی ئێمە وەک چوارچێوەیەک بەگشتیڵە حزبی ئێمە وەک چوارچێوەیەک هێندەی کایەکە بۆ گەوجاندن هێندە کایەک نییە بۆ هۆشیارکردن هێندە کایەک نییە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا باشە بۆیە دەرەنجام ئێمە خێڵمان هەیە
حزبمان هەیە نەتەوەمان نییە، هاوڵاتیمان نییە. هاوڵات من بە نمونە بۆ تێنمەوە ئێستا من تەقیمی لێرە حزبەکان ناکەم، دیارە تۆ جەنابەت ئەم وەزع سیاسیە ئاوا عەزیەتی داوی و بینەران بێتاقەتن دەرەنجامی وەزعی کە هەیە دەرەنجامی ناوەعی بوونی خۆمانە. ئەمە باز لەوە نییە مەسئولیت لەسەر شانی ئەحزابی سیاسی و قیاداتی سیاسی بینە خوارەوە نەخێر. کۆمەلگای ناهۆشیارە هێزی ستەمکار دروستەکە. باشە بە نمونە ئێمە باشترین حاڵەت لە ناو ئەحزابە سیاسیەکانی خۆمە ناواز لە حکومدارە ستەمکارەکان بێنە بە هەردوو حزب ڕئیسیەکەوە. باشە ئێمە جەماوەر کە دڵخۆش بێ بە قسەکانی حزبی سیاسیمان ئێمە دڵخۆش بوون بەوەی کە بە نمونە لە پەیامەکانیە کە ئەگەر کۆی حزبەکان لە کاتی انتخاباتەکانە سەیری نەهجی کارکردنیان بکە جگە لە کۆمەڵی خاڵ بۆ گەوجاندنی کۆمەلگا شتێکی تر بەدی ناکەی. بۆ نمونە ئەگەر دەنگ بە ئێمە بەن موچە ئەبڕینەوە بۆ کابانی ناوماڵ. باشە ئەمە مقارنەی کە لەگەڵ کۆمەلگای سویسریا کە نزیکەی 2 مانگ لەمەوە پێش کە نزیکەی لەگەڵ حرمەتمان بۆ ئەو حزبە سیاسی کە ئەو پەیامەی هەڵگرت بوو کە زۆر تەسحیحیە داوە لە پێناویەوەی کە حەقێکی عادلانەی خەڵک بگێڕێتەوە وەعیەکی جۆرە لە وەعی دروست کردو بۆ ئەوەی خەڵکی بە تەنگ مافەکانی خۆیەوە. بەڵام ئەم قسەیە و ئەم خیتابە مقارنەکە لەگەڵ کۆمەلگای سویسریا کە 2 مانگ لەمەوە پێش حکومدارەکانی سویسرا ئیعلانیان کرد کە ئێمە لەمەوە دووە هەموو هاوڵاتێکی سویسری مەعاشی بۆ بڕینەوە، سۆشیالی بۆ بڕینەوە. هەموو کۆمەلگای سویسریاتە سەرجادە وتیانە مەمان قبوڵ نییە لەبەرەوەی کۆمەلگای سویسری بێتە تەمەڵخانەیەکی گەورە. ئەمە چێمەی دروست کرد؟ هۆشیاریەمەی دروست کرد. هۆشیاریەمەی دروست کرد. بۆیە عاملی ئەسڵی ینی چ جەنابەت چ بە خوێنەران مەسەلەن لە ئەدەبیاتی ئێمە چیرۆکی مەسەلەی ویژدانی ئەحمەد موختار جاف چیرۆکێکی زۆر کورتە. هاوڵاتی ئێمە گەر بیخوێنێتەوە یاخود ناوێکی ترێ چۆن بوومە خانەدان، هاوڵاتی ئێمە گەر بیخوێنێتەوە تێئەگات کە دەسەڵاتدار واتە سیاسی، ڕۆشنبیر، پیاوی ئاینی و مرکزی ئاینی و هەموو ئەمانە چۆن بۆ ئیدامەدان بە حکمی خۆی خەریکی گەوجاندنی کۆمەلگایە و یەکەمین شوێن کە دژیەتی بریتە لە وەعی، بریتە لە هۆشیاری. لە کاتێکە کە ئاین، لە کاتێکە کە ڕۆشنبیری، لە کاتێکە کە هەموو ئەمانە عاملی وەعین، عاملی هۆشیارین. بەڵام ئەکرێت بە دیوێکی ترا بەکاربێنەوە بۆ وەگوتم لەگەڵ حرمەتما بۆ گەوجاندنی کۆمەلگا. وشیاری وەک فریادڕست ئەو وشیاریەیە کە با بڵێن ئیستقراری نەفسی بۆ کۆمەلگا، ئیستقراری کۆمەڵایەتی دروست بکە، ئاسایشی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی بپارێزێ. لەبەرەوەی وەک پێشتر من ئاماژەم پێکرد چۆن ینی وشیاری تەسیری هەیە لە دروستکردنی کۆمەلگەی مۆدێرن، دیسان کۆمەلگەی مۆدێرنش تەسیری هەیە لەسەر هۆشیارکردنەوەی تاک. بۆ ئەمە ینی وەک بڵێن لە هاوکێشەیەکایە کە هەردوو لایەن یەکتری تەواوەکەن. لەبەرەوە کاتێک هۆشیاری ئەبێ بە فریادڕست کە تەبەنی کۆمەلگەی مۆدێرن بکات، تەبەنی کۆمەلگەی مەدەنی بکات، تەبەنی پێکەوە ژیان و ئاشتی و لێبوردەیی کۆمەڵایەتی تەواضع و تەسامحی کۆمەڵایەتی بکات. بۆ خۆی کۆمەلگەی ناوشار ئەو کۆمەلگەیەیە کە با بڵێن جزوری توندڕەویتە سەر هەڵئەدا. تۆ سەیری مەسەلەن عێراقکە. عێراق لە دوای پرۆسەی ئازادیەوە ڕاستە مەسەلەن لە دیکتاتۆریەت ڕزگاری بوو پێی نایە قۆناغیشکەوە، بەڵام ناوەشیاری کۆمەلگەی عێراقی کە زادەی مەسەلەن کللتورێکی توندی تاریخی پێشترە ئێستاوا بووە ئەو داروسەلامەی کە ئەو بەغایی کە پێمانەوە داروسەلام لە زۆر جارانی ئەبێ بە شەقامەکانیان سوورە بێ بەخوێن. لەبەرەوە ینی بوونی ناوشیاری ئەبێ بە سەبەبی تەفعیلبوونی توندوتیژی و ئێرهاب کە ئەمە مەترسیەکە هەر لەسەر کۆمەلگەکەنا بەڵکو لەسەر دەوروبەر و لەسەر کۆی دنیا. و لە ئێستاشا ینی کرانەوەی کۆمەلگا لەبەرەوەی ینی تاچی کۆمەلگا پشتی هەیە لە دروستکردنی ڕایگشتی لە ئاستی دنیا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، بەهۆی بچووکبوونەوەی دنیا. ئێستا دنیا بۆ بە چاوەچۆلەکەیەک بە پێناسەیەکی گشتی. ئەلەم کاتەیە تاک
کاریگەری لەسەر ئاراستەکردنی سیاست نەک لە ئاستی کۆمەڵگەکان لە ئاستی دنیا هەیە کاریگەری لەسەر دروستکردنی ڕایگشتی لە کۆی دنیا هەیە لەبەرەوە ئێستا تاگ مؤثرە بۆ دروستکردنی ڕایگشتی بۆ ئاراستەکردنی سیاست لەبەرەوە هۆشیاری تاگ ئەبێ بە سەبەبی دروستکردنی ئیستقراری سیاسی لەسەر ئاستی دنیا. ئەڵبەت هۆشیاری کۆمەڵگا یان هۆشیاری دەستەجەمعی کارێکی سانا نییە چونکە پێدراوە هۆشەکی و زێهنیەکان کە سەرەتا زۆر فەردین ئەکرێنە پرانسیبی کردەی و دواتر بە شێوەیەکی دەستەجەمعی ئەوانی تریشی لەسەر ڕادەهێنرن. گرفتی هۆشیاری ئەوەیە چونکە لە نادیاریەوەیەت واتە سەرەتای هەر هۆشیاری وەکو شتێکی نەبینرا و هێشتا ئەزمون نەکراوێت بۆیە ئەندازەیەک نامۆیی لەگەڵ خۆیدا هەڵەگرێت بەڵام هێدی ئاساییە بێتەوە قوبوڵەکرێت. بەو مانایی هۆشیاری زەویەک نییە کۆچی بۆ بکەین حوزێک ئاو نییە بچینە ناوی یان دەرزیەک نییە لە خۆمانی بدەین و ئیدی چانسی هۆشیاری بچێتە گیانمانەوە بەڵکو پرۆسەی هۆشیاری پرۆسەیەکی دەستەجەمعی و کۆمەڵێک دەستگای گرنگ بەشداری تێداکەن وەکو پەروەردە و ڕاگەاندن و زانکۆ و مزگەوت و هەتا دوایی هەڵبەت جێکەوتی هۆشیاری ئەشێ بۆ کۆمەڵگا بەرهەمی گەورەی هەبێت و بیخاتە دۆخێکی ژیانکردنەوە کە بایەخ بۆ تەمەنی مرۆڤ دروست بکات. کۆمەلگای هوشیار ئەو بەرەنجامە هەیە کە لە وڵاتانی پێشکەوتووای بینی وڵاتانی پێشکەوتو هەر لە چین و سنگاپورە و تایلەند و تاگاتەوە بە ئەو سەری ئەوروپا و ئەمریکا ئەمە کۆمەلگای هوشیارن ینی کۆمەلگەکان هوشیارنوە توانیویانە یاخود توانراوە دەستەبژێرێکی هوشیاریش ڕەهبەرێتیان بکە کۆمەلگانە هوشیاریش ئەو کۆمەلگانن کە وەکو بەشێک لە ئەفریقا و بەشێک لە ئاسیا کە دەست ئەنوها و ئەشکال نەخۆشی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی و ئەناڵێنن ینی نەخۆشەکان تیانە زۆرە کوشت و کوشتارتیانە زۆرە برسێتی لە ئاسێکی باڵادایە فەساد لە ئاسێکی بەرزدایە و پێشکەوتنی ئابووری و پێشکەوتنی گشتی کۆمەلگا لە ئاسێکی ئێجگار نزمدایە زانکۆکان لە سقوتن لە هەری خوارەوەی پلەکانی زانستین لە مقارنە بە جیهان ینی کۆمەلگای دواکەوتوو ئەو کۆمەلگانەیە کە هوشاریتیانە لاوازە ینی هەبوونی هوشارێکی باڵاوای کردو کە کۆمەلگەکانی ئەوروپا و بەشێک لە ئاسیا و حتا ئەفریقاش پێشکەون و نەبوونی هوشارێکی سیاسی باڵاش وای کردو کە هەندێک وڵاتی کەژوەکو بانگلادیش و هەندێک وڵاتی تری دەوروبەری خۆمان و وڵاتانی عەربی بەگشتی لەگەڵ وڵاتانی تری ئەفریقا بۆ شێوە بکە ئێستا هەن تەداخلی وڵاتانیان لەسەرە و کڕیدفرۆشتن بە موادی ژێرزەمینی و سەرزەمینیانەوە ئەکرێت و زۆڵمیان لە یەکرێ بێ خوا پێ بزانن بێگومان لە وڵاتانی دواکەوتوینەمە لە وڵاتانی کە هوشیاری سیاسی ئەمە هوشارێکی سەقەتە بەتابەتی ینی لە کوردستانە بۆعدێکی چۆتە زۆرێک لە حیزبیگەرایی و حیزب پەرستی و شەخص پەرستی لە باشووری عێراقیش لە ناوەڕاست و باشووری عێراقیشە حرەکەتی مەذهبی حرەکەتێکی ترسناک و مەترسیدارەکە هوشیاریەکی سیاسی دروست و تەندروستی لارادە نەهێشتووە عقلیەتی دینی عقلیەتی مەذهبی وای کردووە کە هوشیاریە دروستەکە ئەوەی کە پێوترێت لەسەر ڕێگای ڕاست نین ینی کەسەکان بە حکمی مەذهب و دین و تایفە بیرەکەون نەک بە حکمی ئەوەی کە ئەمە تاکێکی لە کۆمەلگادا ئەمەش بێگومان پەیوەندی بە هەردوو لایەنەکەوە هەم نخبەی دەسەڵاتدار هەم کۆی گشتی کۆمەلگا کە ئەمانیش بۆ خۆیان بێگومان ئەکرا نخبەکە هوشیارە بکاتە بەس خۆ نخبەکە خۆی تاوانبارە کە خۆی تایفەگەرێتی و مەذهبچێتیەکە لە کۆمەلگەیەکی لە بەڕێ لە قۆناغێکی ئینتیقالیان هەندێک دیاردەکانی هوشیارێکی باش ئەبینین بەڵام هەندێک دیاردەکانی نوقسانی دەبینین کە ڕەنگە جاران هەستمان پێ نەکرد بێ بەڵام بەهۆی ئەو گەشەکردنی یان هەندێک لە نەخۆشیەکانی کە لە کۆمەلگای ئێمەدا هەیە لە کۆمەلگای کوردستانی و عێراقیشە هەیە ڕەنگە بەرەنجامی ئەوە بێت کە سۆڵی ئێمە لە قۆناغێکی ئینتیقالین و لەسەر ئەمە تەماشاکەی ئاستی هوشیاری لە هەندێک بارە کۆمەڵگەکەی ئەمە لە ئەمەسە ئاستی هوشیاری سیاسی خەڵک لە وڵاتی ئێمە زۆر بەرزتر حتا لە قەبالی تەجربەی سیاسی لە کوردستانە مەسەرەن بەڵام لە هەندێک بوارە مەس ئاستی زانستی هوشیاری زانستی ڕەنگە لەو ئاسەدا نەبێت مەسەرەن هوشیاری ئابووری وەکوم تەنگژەی ئەخیر دەستی خست ڕەنگە لەو ئاسەدا نەبێت چونکە ئەم مەسەلەیەکی تەنیا تاکە کەسی نییە هوشیارێکی دەستەجەمی ئەتوانێت گۆڕانکاری بکە ڕەنگە لە بواری لە بوارە مەسەرەن ئەمانە هەمووی نیشانی دەدات کە ئێمە لە هەندێک بوارە بەڵێ ئاسێکی گەورەتر لە کۆمەڵگەی خۆمانمان هەیە
وحتى لە کۆمەڵگەکانی دەوروبەریشمان مەسەڵەن بەڵام لە هەندێک بای دیکەشدا بەقەدەر ئەو احتیاجاتانە نییە کە ئێستا کۆمەڵی کوردەواری هەیەی و لە ڕاستیە هوشیاری هەندێک جار ڕەبتە بە ئارەزوەکانی مرۆڤش بۆ گەشەکردن یان ئێستا ئەم ژیانی تێکشەژاوی ئەمە تێداین وای کردووە لە هەموو ئاسەکان و لە هەموو شوێنەکانە خەڵک خواست و تمحات و هیواڵەتێکی زۆری هەبێ و ئەمەش کاریگەری لەسەر هوشیاری تاکەکان و هوشیاری کۆمەڵگەکان داناوە کە هەندێک جار ڕەنگە بڵێن ئاستی گەشەکردنە مادیەکە نەتوانێت تێری ئەو ئاستا لە هوشیاری بکە بەسەر ڕەنگە تەجربەی دیموکراسی کوردستان بۆ نمونە تازە بێ بەڵام هوشیاری خەڵکی کوردستان لە بەرامبەر کەوەی دیموکراسی چییە حکومڕانی چییە با بڵێن ئاڵوگۆڕی دەسەڵات چییە ئاستەکە زۆر بەرزە لەبەرەوەی تەجربەی خۆی دەبینێ تەجربەی دەرودراوسێ دەبینێ و تەجربەی دنیاش دەبینێ و ئەم با بڵێن تۆڕی پەیوەندی و تۆڕی گەشەکردنی تەکنۆلۆژیایان وای کردووە ینی بەراوردەکان زۆر بێت بۆیە تەماشا بەڵام گەشەکردنی ژیان خۆی ڕەنگە زۆر بەخاوی ئەڕوا بڕێەوە کە عێلاقی بە بەراوردەکانی تاکە کەسەکانەوە نیە بۆیە تەماشاکی هەندێک جار تووشی بەریەکەوتن و نامۆبنیش دەبین بەلایەنی کەمەوە کۆمەڵگای هۆشیار هەمووان یەکسانن لە بەدەزانانی مافەکانە هەمووان بەرپرسیارەتی سەرشانیان نەزانن و هیچ شتێک لە غێری جێگەی خۆیان بەکار نایەت مێل لە مێژووی ئەوروپا کاکی من ناپلیۆن کاتێک کە شۆڕشەکات وعدێکی زۆر ئەدات بە هاوڵاتیانی فەڕەنسا کە یەکسانیەکی بێنمونە لە فەڕەنسا بەدی بێنێ دواتر تەمان ناپلیۆن شکستێنە لە وعدەکانیە کە داوێتی بە خەڵک ناواقعیە باشە پەنا ئەباتەوە بەر عاملی ئاین جارێکی تر بۆ ئەوەی کۆمەڵگا قەناعەت پێ بکە کە خەڵکینە ئەوەی کە مافی بەدەستێناوە بۆتە خاوەن سەرمایە بۆتە پێگەیەک ئەوەی تر بەدەستێناوە چکە بەشدار بۆ لە شۆڕەشا و ئەوی تر پەناباتەوە بەرئین ئەوی تری بابەتەمای قیامەتێکی باشتر ئاخرەتێکی باشتر بێ واتە ئاین کە عاملی وعیە ناپلیۆن بەکارێنێ وەک وەسیلەیەک بۆ قەناعەت پێکردنی هەموو ئەو خەڵکەی کە ئینتیزار و چاوەڕوانێکی گەوریانە بوو لە شۆڕشەکەی ناپلیۆن ئالەم سیاقایە مارکسەڵێ ئاین چەکی خەڵکە دەسەڵاتدار و سەرمایەدارەکەیە بۆ گەوجاندنی خەڵکە فەقیر و هەژارەکە واتە ناتوانی مافەکانی بۆ بەدەستبێنی بە کۆمەڵی وعد و وەعیدی تر کە لە چوارچێوەی خەیاڵاتایە با بڵێن لە چوارچێوەی ئەوەیە کە تۆ قسەی ئەوەیکەی تر ناتوانانی بۆی بەدیبێنی ئەوە دنیایەکی ترە بۆی بەدیدەیە بۆی دیدینایە لەوێوە ئاین نەکرێتەوە عاملە هەر ئەوەشە دواتر نیچە بەعکسەوە ئەو ئەڵێ نەخێر ئاین چەکێکە بەدەست خەڵکە ڕەشەڵۆکەکەی خوارەوە بۆ گەوجاندنی خەڵکەکەی سەرەوە واتە مەبەستم لێرە ئەوەیە ڕۆشنبیری هونەر ئەدەب ئاین سیاست هەموو ئەمانە ئەکرێ چەکێک بن یا بە وشەی چەک بەکارنێنین ئەکرێ عاملێک بن بۆ دروستکردنی هۆشیاری لە نێو کۆمەلگایەکی هۆشیار دروستکە و ئەم کۆمەلگا هۆشیارە بەلایەنی کەمەوە ئەرکەکانی خۆی بزانێ و مافەکانی خۆی بزانێ من کاتێک کە ئەرکی خۆمەزانم یانی چی واتە مافی تۆ زانم باشە ئەمڕۆ ئێمە ڕێک لە کۆمەلگایە کاژین هیچ جۆرە هۆشیاریەکی نیە و ناوێ بیبێت ئەزانی ناوێ بیبێت لە سقوڕاتیان پرسی دەربارەی ئەو کارانەی کەیکا تەمان مەشهور بوو بەوەی کە گەنجەکانی لە خەشتە بردووە لە یۆنانە ئەیود من وە گیزە گیزی ئەو مێشەوام کە نایەڵێت تاکێک بخەوێت بۆ ینی چی ینی کاتێک کە من وەعی ئەدەم بە بەرامبەرەکەم ناهێڵم بخەوێ ئەو خەوەی کە ئەیخاتە قاڵبی غەفڵەتەوە هەمیشە وەعی ئیزعاجکەرە وەعی بۆ تاک ئیزعاجکەرە عاملی ئیزعاجە باشە ئینسانەکانی نێو کۆمەلگا بەگشتی وە بە تایمەتی کۆمەلگای ناوی ئێمە حەزی بە ئیزعاجکردن نییە حەزی بە وەعی نییە حەزی بە وەشیاری نییە باشە ئەمڕۆ زۆر بێتاقەتە لەبەرەوەی کارەبانیە لەبەرەوەی نەعەدالەتیە لەبەرەوەی موچەنیە سبەی زاکیرە ئیش ناکە زۆر تەبیعیە لە انتخاباتێکی ترا کە ئەنەوە هیچ ڕووی نەیاوە
دێتەوە ناو ساحە و وەک ئەنەوەی ئەم میلەتە نەبووە هیچ ناڕەحەتی بینیەوە. ئەم میلەتە چی بەسەرانەوە؟ ئەم نەتەوە چی بەسەرانات؟ ئەنفالی بەسەرانات، کیمەبارانی هەڵبجەی بەسەرانات، جینۆسایدی دنیای بەسەرانەهات. کوا ئەو زاکیرەیە کە هیچ لە سەرمانە بکات نییە. باشە ئەم قسەیە زۆری زعاجکەرە لەوە بەعزێک بڵێنەمە لە خەریجی دەوڵەتی نەتەوەین تۆ باز دەوەکەی کە ئەمە وحیمانیە نەخێر باز دەوە نییە. ئەم کۆمەلگایە لەگەڵەوەی سەدان و هەزاران گەنجی خوێنگەرمی لە بەرەکانی شەڕاشەهی دەبن بۆ دیفاعکردن لە کەرامەتی، بەڵام پێویستی بە وەعیەک هەیە کە ئەمڕۆ بەستەمکار بڵێ بوەستە. هەرێمی کوردستان ینی کرانەوەیکی زیاتری تایە. ڕاستە مەسەلەن بەداخەوە لە ئاستی ناوخۆ هەندێک یەکتر قوبوڵ نەکردنی سیاسی هەیە، بەڵام ڕەنگە ئەم یەکتر قوبوڵ نەکردنە لەبەرەوەی نەگەشتۆتە شکاندنی ئێسک، ڕەنگە لە چوارچیەوەی فراوانکردنی مەوداکانی دیموکراسیە بێ، ڕەنگە ململانەیەکی تەندروست بێ هەندێک جار بۆ بردنە پێشەوەی پرسی دیموکراسی و بۆ با بڵێن تۆکمەکردنی مەوداکانی ئازادی. بەڕای من بە بەراورد لەگەڵ کۆی کۆمەڵگەکانی دەور و بەرمانە هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردی زۆر چۆتە پێشەوە، چونکە با بڵێن کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا کوردستان بەشێکە لە نەزمی نوێی جیهان، چۆتە ناو با بڵێن هاوکێشەی جەهانگیریەوە، ناو دنیای جەهانگیریەوە کە ئەم دنیاە بۆ خۆی لە ئاستی دنیا پێویستی بە جۆرێک هاوسەنگی هەیە. ئەم هاوسەنگیە فەرزێکا بەسەر کۆمەڵگەی کوردیە، مادام تۆ لە ڕووی تەکنەلۆژیەوە بەشێکی لە با بڵێن لە جیهانی تەکنەلۆژی جیهانی، کەواتە لە ڕووی هۆشیاریشەوە چوویتە ناو هۆشیاری مۆدرنەوە.